جارێکتر سڵاوتان لێبێ ئازیزان گەڕینەوەلاتان بۆ تاواکردنی بەرنامەی گفتوگۆی پایتەخت کاتەوەری سەرەکی باز لە پرسی هەڵبژاردنەکان دەکات لە هەرێمی کوردستان. پێشەوەی بگەڕێمەوە لای میوانەکان با پێکەوە ئەم چەند ڕاپرسێ ببینین لەسەر ئەوەی ئایا ئەم هەڵبژاردنە دەتوانێت پارسەنگی هێز لە هەرێمی کوردستان بگۆڕێ. هەموو گۆڕانکاریێکیش کە لە خاریتەی سیاسی ئەبێ بە تایبەتی لە کوردستانە ممکنە لە پەرژەوەندی دیموکراسیەتی ڕاستەقینە بێ لە کوردستانە و لە پەرژەوەندی یعنی بەهێزکردنی ئەم تاقیکردنەوەی ئێستا بەو هیوایی کە ئێمە هەر لە فدراڵێتانەوە سین بەرەو کۆنفدراڵێت و بەرەو ئاواتە دێرینەکانی میلەتەکەمان بڕۆین. خانم بڵێم لە ئێستاوە لە هەڵمەتی هەڵبژاردنەوە پارسەنگی هێز گۆڕاوە بەو معنایی کە خۆی هەڵمەتی هەڵبژاردنیش بەشێکە لە دۆخی سیاسی وڵاتەکە. یعنی مەبەستم ئەوەیە کە ئێستا ئەو هەڵمەتەی کە ئۆپۆسیۆن هەیەی لەسەر با بڵێن دەسەڵات ئەو بۆ خۆی دەسەڵاتی خسۆتە ژێر با بڵێن شێر زەخت و فشارێکی جەماوەریەوە. بۆیە ئەمە خۆی بۆ خۆی بەشێکە لە گۆڕانی پارسەنگی هێزی سیاسی لە نەناو دۆخە سیاسیەکەیە. هەر ئەوە ماوە کە ئەم گۆڕانکاریە تەرجەمە ببێ بۆ کورسی دەنگدان. نەخشەی هەڵبژاردن لە هەڵبژاردننی داهاتوو زۆر گۆڕانکاری بەسەرانایەت لەبەرەوەی بە هەرێمی کوردستان تۆزە سەقامگیری پێوە دیار بۆ ئەو سەقامگیریش دەبتە سەبەبێکەوە پارتە سیاسیەکان هەمان ڕێژە و هەمان ئاستی حەجمی خۆیان یانی حەجمی دەنگی خۆیان بەدەست بێنن. ئەم حەجمەش ئەو گۆڕانکاریە ڕیشەیە نابێت کە لەوانەیە هەندە لایەن تەوەقع دەکەن، بەڵام لەوانەیە ڕێژەی دەنگی هەندە لایەن لەسەر حسابی لایەنەکانی تر زیاد بێت، بەڵام بۆ ئاستە نییە کە ببتە سەبەبی ئالوگۆڕ تێکچوونی ئەو بەڵانسە هێزەی کە ئێستا لە ناو هەرێمی کوردستاندا هەیە. وەڵای بێگومان گۆڕانکاری هەرڕوو ئەیە، ینی لانی کەم ئێمە لە هەڵبژاردننی پێشوا پارتی وەکێتی بە یەک لیست دابەزی بوون، کەسنێ لیستی داخرا بوو، کەسنێ زانی مەسە قورسایی پارتی چەنە قورسایی یەکێتی چەنە. دیارە بانە هەمووی ئەوەستێتە سەر ئەوەی ڕێژەی ساختەکاری لە دەنگدانەکە ڕێژەیەک نەبێت کە ئەوەندە گەورە بێ هەموو کۆی بڵێن پرۆسەکە بخاتە ژێر پرسیارەوە. بەڵام بەدڵنیایەوە هەر هیچ نەبێ ئەوەمان بۆ دەرەکەوێت کە قورسایی یەکێتی و پارتی چەنە. بەپێی ئەو زەمینەی کە ئێستا بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لە ئارادایە بۆ بەپێی ئەو دەرکەوتانەی کە گزیکاری بازنێکی بەرفراوان لە هەڵبژاردن داگیر دەکات دەسەڵات ناکەم کە گۆڕانێکی ڕێشەی بەسەر تابلۆی سیاسی لە هەرێمی کوردستاندا بێ. ڕەنگە تابلۆکە بە جۆرێکی تر بێ، بەڵام بۆکو خۆی بێ، بەڵام بە کۆمەڵە کارەکتەری تازەوەواتە دەموچاوەکان دەگۆڕن نەک خەریتەی سیاسی. جارێکی تر سڵاتان لێبێ ئازیزان. کاک عەلی با بێمە لای تۆ، ینی بۆچوونەکان زیاتر بەرەو ئەوە دەچێت کە گۆڕانکاریەکی زۆر گەورە ڕوونادا، بەڵام ئەوەی کە هەمویان تقریبان ڕێککەوتون لەسەری ئەوەیە کە پێ دەچێت یاخود گومانیان هەبێت لە چۆنیەتی بەڕێوەچوونی ئەم هەڵبژاردنە و بێگەردی هەڵبژاردنەکان و بوونی ساختەکاری. ینی کاک ئاسۆس ئەڵێ ڕێژەیەک بێ ئەو ساختەکاریە کە کۆی پرۆسەکە نەخاتە ژێر پرسیارەوە، کەواتە یانی ئەو هەر متەئەکیدە دڵنیایە لەوەی کە ساختەکاریە بێ، بەڵام ساختەکاریەکە ئومێدیەوەیە کە زۆر نەبێت. ینی ئەم بۆ چۆنە لەسەر مەسەلەی ساختەکاری و بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان زۆر بەوە تاوانبار دەکرێت کە هەوڵ دەدات بۆ ئەوەی کە زۆرینەی دەنگەکان بەدەست بێنێت لە ڕێی تەزویرکردنە. جارێ باسی هەڵمەت کرا کە هەڵمەت یەکێکە لە هۆکارەکان و ئەو هەڵمەتەی کە دەستی پێکرد بە شێوەیەک تەسیری لەسەر دەنگەکان و لەسەر هەڵبژاردنەکە دەبێتن. بەڕای من پێچەوانەیە تاکید هەڵمەتی هەڵبژاردنەکان لە هەر وڵاتێک بەپێی تایبەتمەندی ئەو وڵاتە تەسیری خۆی دەبێت، بەڵام من وای نابینم جارێ لە ناو کۆمەلگای ئێمە شێوەی هەڵمەتی هەڵبژاردنەکە زۆر جار خەڵکەکە نیگەرانەکاتن، خەڵکەکە نیگەرانەکاتن، تەسیر لە بازار دەکات، تەسیر لە کەسابەتی خەڵک دەکاتن. خەڵک ڕەنگە بە پێچەوانەوە بە سلبی لێک بداتەوە و بینی ومانش ئەزمونمان هەیە لە ڕابردوو خەڵکانێک لە هەندێک شوێن هەڵمەت یەکجار زۆریان خەڵکێکی هەڵمەتیان هەر نەکردووە، بەڵام تاکید هاوڵاتی بڕیاری خۆی داوە بە 15 ڕۆژە ئەگەر تو حەزبەکی سیاسی لە مێژووی خەباتی خۆی وە لەو 4 ساڵەی کە لە حکومڕانیە شتێکی نەکردبی بە 15-20 ڕۆژ ڕەنگە ئەو گۆڕانکاریە نەکاتن. ئەوەی دووەم مەسلەی گۆڕانکاری کە کاردۆ باسی کرد، گۆڕانکاری ڕەنگە لە دوای هەڵبژاردنەکان
لە شێوەی حکومڕانی بکرێ نەک لە دەنگ بەو شێوەیە کە خەریتەی سیاسی بگۆڕێ احتیمالە ئۆپۆزیسیۆن بەشداری بکە لە حکوومەتی ئایندا ئەمەش تەسەور دەکەین مەرزنی هەمووی بەڵام ئەگەر بەشداری بکە ڕەنگە هەلو مەرزە سیاسیەکە سەقامگیری ناوچەکە و ئەگەرەکانی کە لە ئارادان لە ناوچەکە پێویستی بە هەماهەنگی زیاتری حزب و لایەنە سیاسەکان بیتن لەسەر ئەمە ڕەنگە خاڵەکی ئیجابی بیتن ئەو مەسلەی کە جەنابەت باز دەکەی مەسلەی ساختەکاری جاریم پرسیارێک لە جەنابەت دەکەم زۆربەی بۆچوونەکانی لایەنە سیاسیەکان و مراقبین بوا باسەکەن کە پارتی حزبی یەکەمە باشە حزبەکە یەکەم بیت پێویستی بە ساختەکاریە بۆ ساختەکاری بکاتن بەڕاستی چۆن دڵنیانەکەنەوە کە ساختەکاری نابێت لەو ئینسان هەر لایەنێکی سیاسی ئازادە بۆ خۆی قسە بکات چکە لایەنی سیاسی ڕکابەرە هەوڵ ئەداتن مەسەلەن بەرامبەرەکە خۆی بە شێوەیەک لە شێوەکان وێنا بکە بۆ دەنگدەر بۆ خەڵک ئاساییە بەڵام تەبیعی کۆمەڵک یاسا هەیە بەرامبەر کۆمیسیۆن هەیە و کۆمەڵک چاودێری بیانیش هەیە متابعی ئەمە دەکەوە قەنەعاتم وایە ئەو قۆناغی ئەو چەند قۆناغانەی کە تەجروبە ئەزمموی هەرێمی کوردستان پێدا تێپەڕیەوە بە تایبەتی لەو هەلبژاردنانە و هەلبژاردننی ئێستا کۆمەڵک وەسائیلی وایە ڕێگر دەبیتن نسبەتەکی یەکجار زۆر کە ساختەکاری نەبیتن قەنەعاتم وایە کەواتە کاگالی ئێستا ئێوە پێتان قبوڵە ئەگەر هێزی یەکەم نەبن ئێمە ئێمە پێمان قبولە سروەخان ئێمە حزبێکی سیاسین ئێمە زۆر پێمان ئاساییە لە خەباتی سیاسی لەگە هەموو لایەنە سیاسیەکان شەڕەفی ئەوەمان پێبراوە ناسنامەی نەتەوایەتی ملەتی خۆمان پاراسی تاکو ئەوڕۆ سبەی خەڵکی کوردستان دەنگمان پێ نەداتن دەنگ بەلایەنی و پیرۆزبایی لێ دەکەین دەسەڵات تەسلیمەکەن زۆر ئاساییە ئێمە هەندێک لێدوان هەیە لە ئەندامانێکێتی نیشتوانی کوردستان ئێمە ئەڵە لە سەداسەدی هێزێکی سیاسی دەربچێت دەسەڵاتی تەسلیم من گوێم لە لێدوانەکە نەبووە ڕاستەوە خۆ لە برادران لە ڕاستە خۆ گوێم لێ نەبووە بەڵام ئێمە تەسلیم بە ئیرادەی ملت دەبین ئیرادەی ملت چییە چونکە خەڵکی کوردستان هاوڵاتی کوردستان بڕیار دەدا نەک لایەنێکی سیاسی هاوڵاتی بڕیار دەدا چێ دەسەڵاتداری بێت چێ حکمی بکات ئێمە ملکەتی ئیرادەی ملەتی خۆمان دەبین ملەتی ئێمە چه بڕیار بەدە ئێمە دەستخۆش کاک کردو ئێوە گومانتان لە بەڕێوەچوونی هەڵبژاردنەکان هەیە ینی پێتان وایە ئەم هەڵبژاردنانە ساختەکاری تیاڕوەدات ئێمە پێمان وایە کە بە ئەزمموی ڕابردوو دەکرێت گومان بکەین بۆ نمونە کە هۆگر باسیەوەی کرد 1970 خەڵکی دووهۆک بەشداری کردبی لە کاتێکا سلێمانی 1970 بەشداری کردبی ینی ئەمە خۆمان 65 ئەنی من پێم وایە ئەم بەشداریکردنی ئەو ڕێژەیەکی ناڕاستە کە پەیوەندی بە ساختەکاریەوە هەیە لە هەڵبژاردنە هەنێم بە ئەزمموی ڕابردووی بۆیە لێرەش ئێستا ئێمە ئەگە تەمەشا بکەین تەمەشای لستی تۆماری دەنگدەران بکەین تەمەشای بڕیارەکانی کۆمسیۆن بکەین مەترسی زۆر گەورە هەیە لە تێکچوونی پرۆسەکە یا خەوشدارکردنی پرۆسەکە بەڵام ئێمە یەک قەنەعەتمان هەبوو ینی بڕوامان هەبوو خەڵکی کوردستان ئەم جارە بە حەماسێکی زۆرەوە بەشداری هەڵبژاردن دەکا و ئەو حەماسە ڕێگریی گەورە دەکاوە بریکارەکان هەموو ئەوانە دەبنا هۆکاری گەورە لەوەی کە جگە لە بوونی هەڵبژاردن کە بە پێمان وایە هەڵبژاردن ئەنجامدان ئەمە کاریگەرێکی گەورە دەبێت لە گۆڕانکاری بە ئیجابە بەڵام مانای ئەوە نی ئەم مەترسیانە نییە بەڵام دەبێت خەڵکی کوردستان و ڕێگای یاساییەکان و بریکارەکان و لایەنە سیاسەکان کارێک بکەن ڕێگری لەو مەترسیە بکەن کە هەیە من یە خاڵیت کە دەمێت تاکیدی لێ بکەمەوە زۆر باسی ئەمنیەت دەکرێت ینی ئەمنیەتی وڵاتی ئێمە بەلایەنی گرنگی بە هاوڵاتی خۆی دەبینم ینی هاوڵاتی خۆی ئەمە جگە لەوە ئەمنیەت یا ئاسایشی نەتەوەی یا ئاسایشی ئاشتی کۆمەڵایەتی یان لەسەر ئەو ئەساسە دروست دەبیتن ئێمە لە کوردستاندا ناعەدالەتێکی گەورە هەیە کە مەترسی لەسەر ئاشتی کۆمەڵایەتی دروست کردووە هەموو ئەوانە هەموو پرۆسەکانی ئێمە ستراتیژی ئێمە بەرنامەی ئێمە بۆ ئایندە دەخەنە مەترسیەوە کە بوونی ناعەدالەتی لە کوردستاندا کاکۆگر کێ ئەتوانێت ئێستا ئەوە دیاری بکات کە کێ هێزی یەکەم و کێ هێزی دووەمە ینی تەنها دەنگدەر و دوای دەرەنجامەکان دەزانین چێکەم کەواتەوەی کە ئێستا باسی لێوەکرێ هیچی ناتوانی بیکەی بە بنەما نامؤشرە هەمویان مؤشرن دەکرێت لێکدانەوەی بۆ بکرێت کە ستازانی 5 ڕۆژ پێش ئینتیخابەت چ ڕووداوێکی زۆرا زۆر دێتە پێش کە ممکنە سەرتاپای خاریتەکە بگۆڕی و دوا لە دەنگدەر بکە بۆ نمونە ئەزمموی هەڵبژاردن هەبوو کە لە دنیا
هێزێکی سیاسی لە پێشەوە بووە تا 4 ڕۆژ 5 ڕۆژی هەڵبژاردنەکان دوایی بە گوتارێکی نامەنتەقی نادروست نەخوازرا و لەلایەن سەرکردەکانی ئەو حیزبە لە پاش چوونەتە پاش و خەڵکی تراتۆتە پێش. بۆ نمونە ئێستاوی لە کوردستان دەگوزارێ مەسەرەن هێزێکی گەورەی ئەندامان و دۆستانی یەکێتی نیشتیمانی کوردستان کە بە حماسەوە بۆ یەکێتی تێدەگۆشن چونکە بە تەنها لەگەڵ پارتی نییە. خۆ ئەگەر هەر وەسیقەیەک بڵاوێتەوە کە پارتی و یەکێتی تەواو ڕێککەوتون کە لە پاش هەڵبژاردنەکان ئەوان حکومت پێک دێنەوە جارێک کە خەڵک تامیش دەکەن و کەسی تر ئەوە ناکەن و ڕێککەوتون بە تەواوی ممکنەوە زۆر تەسیر لەسەر دەنگدەری خەڵکیەکەتی هەبی کە جارێک کە ئامادە نەبن بەوەی رازی بن کە گوزارە یا خەڵکی پارتی ئەگەر لەلایەن ڕوون ببێتەوە کە جارێکیت کە پارتی دموکراتی کوردستان بڕیاری داوە 50-50 لەگەڵ یەکێتی کە ئێستا پارسەنجی هێز 50-50 نیە ڕێککەوتون زارێک کە سەرۆکی حکومت و سەرۆکی پەرلەمان خەڵکی پارتیش ممکنە لەوە ناڕازیبی لە ژێرەوە ممکنە دەری نەخستبینەی بڕیاری نەدابی لە دەرەوە ئەگەر هێشتا گرە و لەسەرەوە نییە چکە هەردووچیان دەڵێن دەزانم هەردووچیان دەڵێن دوای ئیستحقاقی انتخابی تەماشا دەکەین لەو حەکە دەبینین بەڵام اتفاقی استراتیژی بە تەسەوری من بەشێکی زۆر لێیلادرایە بە تایبەتی لەگەڵ ئەو گۆڕانکارێن مەسەلەن ئێستا جەنابی مام جەلال هیوا دەخوازین چاک بێتەوە نازانین دەچێتە چێ لە عێراق دەبێت چێ لە کوردستان حکومداری دەکا هەموو ئەو ئەگەرانە هەمووی ئەگەرم چکەسە خەڵکی پارتیش پێی وایە پاش دەرچوونی گۆڕان لە یەکێتی ناکرێ 50-50 لەگەڵ یەکێتی ئەم هێزە دابەشکەن. وەکو کاکردوت ینی زۆر لێدوانی فەرمیمان بینیەوەی بەرپرسانی هەردوو پارت باس لەوە دەکەن کە ئەمان ملزەمن بەو ئیتیفاقە استراتیجیە و کە دوای هەڵبژاردن دەزانم نمونەی زیندومان هەیە ئەوە نییە لەبەرەوە لە نینەوە پارتی یەکێتی اتفاقی استراتیجیانە نینەوە زۆر حساستری چە لاولێر و سلێمانی دۆک ئەوە ڕێک نەکەوتن یەکێتی دەبێتە معارەزە دەچێتە دەر پارتیش استحقاقن دەڵێ من استحقاقم زۆرترە ناکرێت و نائیبی ڕئیسیەوەبی لە کاتێک مەسەڵەن 8 مەقعدمێت و 2 مەقعد 3 مەقعد هەیە ئەو ئەگەرانە بەڕاستی تەکەونە ئیتفاقی استراتی لە چاتێ لە ئیتاری شەڕێک پێکەوە هاتون بۆی ئارامی بگەڕێت و ئێستا ئارامی کە 4 ساڵ 10 ساڵ گەڕاوەتەوە هێز گۆڕاوە یعنی چێتەوەقعی دەکرد گۆڕان لە یەکێتی جودا دەبێتەوە کە ئیتفاقی استراتیجی کرا کەس تەوەقعی نەدەکرد چێتەوەقعی دەکا پارتی بە کۆنکرێتی وەکو ئێستا دەمێنێتەوە کەس گرنتیەوە ناکە ئەم ئەگەرانە هەمووی لە گۆڕەدا لە سیاست هەموو تەکەهونەکە یعنی ڕاضیات نییە یەک کۆیەک دەکات دوو علمێکی جوڵاوە دەچێتە پێش دەچێتە دواوە چێتەوەقعی دەکا گۆڕان و پارتی ئەو جارە حکومەت پێ هەموو ئەگەرن بتێنمەوە سەر پرسێکی تر هەر مەسلەی ئەم گومانی کە لە بەڕێوەچوونی هەڵبژاردنەکانەکرێەوە مەسلەی ساختەکاری ئێوە ینی چاودێری هەڵبژاردنەکانەکەن ئێستا لە بدایەتی پرۆسەکەەوە چاودێری چۆنێتی نوێکردنەوەی سجلی ناخەبوو هەموو پرۆسەکەتان کردووە یعنی ئێوە چۆن ئەتوانن ینی ئەو ئاماژەیە بدەن کە ئایا ساختەکاری کراوە پێشتر ئەکرێ لە داهاتوودا یان ناکرێت. سروەخان من پێشوەی وەڵام پرسیارەکە بە کورتی تەمەنا دەکەم بگەینەوە ئاستەی هەمومان تەجروبە ئەو ئەزمونە بە باشی و بە خراپەکەی لەسە هەموو دەشتێتەوە چونکە کوردستان نمونەیە کە دەیەوێت گەشە بکە لەو منطقەیە بۆیە ئەرچی هەمووانە بەبێ ئستثنا لە مێدیا لە حیزب لەوە لە مجتەمەعی مەدەنی دەبێت ئیش بۆ ئەو بکە باشترین نموزەت پێشکەشکەین بگاتە معایرەتەکانی نێودەوڵەتی چونکە هەرچێ براوەبی کاتێک ئەو هەموو تاعن و تەشەری لێ درێ دەڵێن ئەو هەموو خەلەلی تێدا بە ئەو براوەیە استحقاقێکی خاڵص نییە بۆیە ئەوەی کە لە ڕابردوو گوزەرایە ئێمە چاودێریمان کردە لە 2010 لە 2009 راپۆرتەکانمان هەیە دەکرێ بخوێندرێتەوە چەند تێبینیەکەیە کە زەمینە سازیە یا زەمینەیەکەیە بۆ ئەوەی هێزێک ئەگەر بیەوێ بتوانێت ساختەکاری بکە ئەمانەش پێک دێن لەو حاڵەتانێک هەیە و هەندێکی ئێستاش لەو چەند ڕۆژەی ڕابردوو هەستی پێ دەکرێت یەکەم پەیوەندی بە تەنشیعی سیاسی هەیە لازال حزبی کوردستانی ئەوەندەی گرەوی لەسەر ڕێکارە قانونی و ناقانونیەکان بۆی دەڵم قانونی چکە ڕێکاری قانونی شێ و حملە دەکەوەوە هەردوو ڕێدەگرتە بەر بۆی زۆرترین دەنگ بەدەستبێنێ زۆرترین کورسی بەدەستبێنێ دوو التزامکردن بە قوانین و ئیجراعات ئێستا کۆمسیۆن لە دووەم ڕۆژی هەڵمەتەکەی دەستی بە غەرامەدانان کرد لەسەر ئەحزاب بۆ التزام ناکەن یعنی ئەمە خۆی مؤشرە بەوەی کە تو لە چوارچێوەی قانون و ئیجراعات ئیش ناکەی سێ بەکارهێنانی ماڵی گشتی بە وێناو بە هەموو پێوەرەکان شت دەرچووەکە ماڵی گشتی بەکاردێنرێت سەیارە مومتەلەکات دائیرەی حکومی تەنانەت حتا هەندێک جار دەگوترێ ناکرێ سەرۆکی پەرلەمان ئێستا لە پۆستەکەیدایە کە سەرۆکی لیستێکیشە سەرۆکی هەرێم کە ئێستا لە پۆستەکەیدا سەرۆکی حزبێکیشە دەبێ بەڕاستی ڕۆڵەکەیان ڕۆڵێکی
پارسەنگرتنی لەگەڵەوەی کەمپین دەکەن پارسەنگرتنی ئارامی کۆمەڵایەتی بێ هێزەکان وەلەوە گەورەتر بکەن کە هەیە ڕوغمی ئەوەی گوتاری باشیان هەبوو لەوەی کە ئارامی بپارێزن لەوەی کە تەشەنوز ڕوونەدا تا دوای بەڵام دەبێ بەڕاستی لزانیان هەبێ بە دوواداچووکە کورتکردنەوەی ئەخیرن ئەوەی کە زۆر ینی با بڵێن بەداخەوە دەڵێم زمینەیەکی نائارامی بۆ هەڵبژاردن و دەنگدەر دروست کرد ئەم هەڵمەتەیە لەسەر ئەو سەختەکاریانەیە کە لە سجلی دەنگدەر هەیە بەڕاستی ئەوش پێگەیەکە ئەمودێکی ئەساسی دەنگدان یا پرۆسی هەڵبژاردنە ئەمەی کە لەوێت تێبینی کراوە پەرلەمانی کوردستان بەباشی تەشخیصی کردیا بەداخەوە هێزە کوردستانیەکان ئیستیجابەیان لە بۆ داخوازی کۆمسیۆن نەبووە تا عوزری ببڕن بۆ ئەوەی ئەمە چاکە لەگەڵەوەی من گومانمە لەوەی بتوانن چاکەن یا ئیرادا بێ بۆ چاکردنی چونکە ئەگەر ئیرادا هەبووە دەیان کرد ئەمەیان دەکرد بەڕاستی ئەم سجلی دەنگدەرانە دەگوترێت لە 1970 بەڵام بەگشتی نزیکەی 400,000 دەنگدەر نەکراوە بەڵام ئەگەری هەیە زمینە هەیە کە 2000 دەنگ بدا کە هاوڵاتیەکە مافی بەنەتیجە ئەمە یەکێک لە ئیشکالەتەکانە کە بەڕاستی هەڵمەتێکی سروەخان هەڵمەتێکی گەورەی پێش هەڵبژاردننی لەسەکرا وای لێ هاتووە هەمومان لە ماڵەکانی خۆمان بپرسین ئایا ئەم 3000 دەتوانم دەنگ بدەم دەبی لە سێ شوێن ناوم هەبی بەنەتیجە ئەم زمینەیەکی لەبار نییە کە تۆ بەر لە پرۆسی هەڵبژاردن یەک دنیا گومانت دروست کردیە ئەمە زمینەی پرۆسی هەڵبژاردننی ئارام نییە ئەمانە ممکن ئەگەر هەیە کاگعلی مەسەلەی ئەم سجلی دەنگدەر ینی زۆر باسی لێوە ئەکرێت ئەو زۆر جاریش ئەوترێت کە ینی ئەوەی کە بەرپرسی سەرەکیە لەم مەسلەیە پارتی دیموکراتی کوردستانە ینی بەوەی کە یەکێتی نیشتیمانی کوردستانیش لە پەرلەمان داوای کرد کە چارەسەرێکی بۆ بدۆزرێتەوە ینی ئێوە بۆچی موسڕ بوون لەسەر ئەوەی کێشەکار وا بڕوات وڵای یەک دوو تێبینیم هەبوو لە قسەکانی کاکۆگر و برادران وەڵام دەدەم مەسلەی ئەمنیەت طبیعی تەکید هاوڵاتی پشتگیری دەستگا ئەمنیەکان دەکەت کە متمانەی پێبیتن کە متمانەی پێ بە تەکید ئەو ئەمنیەتەی ئەوڕۆ ئەبێ هاوڵاتی کورسان کە متمانەی پێ بوو بە تەکید جێگای ڕەزامەندی هاوڵاتیەکەیە خاڵی دووەم مەسلەی عەدالەتی ئیجتیماعی نسبیە لە قیمەی دیموکراسیەتی دنیاش کەس ناتوانانی بە مطلقی بێ هەندێک شت بکاتە پێوە تەکید ئێمە لە ئەو تەجروبەی ئێمەیە بێکەم و کوڕی نییە چ لە حکومڕانی چ لە ئەدای لایەنی سیاسی ئێمە وەکو پارتی پێش ئێمە ئەوجە گۆڕان جا یەکێتی ئەوجا ئەوی تریش بین ئێمە خۆمان بە پەپولە حیساب بکەین خەڵکەشی تر بە ئەمە حیساب بکەین نا تەکید ئێمەش لەناو ئەو کۆمەڵگەین بەشێکی لە نەسیجی ئەو واقعی اجتماعی مەسەلەی ئەوە هاوپەیمانێتی ئێمە هاوپەیمانەتیمان ئێمە قەنەعەتمانەوە بە ئێمە وەسیلەین ئێمە غایەنین غایە قەزیەیەکی گەورەترە لە ئێمە بەڕاستی قەنەعەتمان وایە سوودمان بۆ قەزیەکە بۆ تەجروبەکە بۆ هەلومەرجە سیاسەکە بۆ کورد لەسەر ئەو ئەساسە مستەقبەلی ئایندەی هەڵبژاردەکان قازانجی لەوە بێ ئێمە هاوپەیمانەتی بکەین بەو شێوێ بەردەوام دەبین قازانجی کورد مەبەستە بە نە قازانجی پارتی هێشتا هەلومەرجە پێویستی بۆ قەنەعەتمان وایە هەلومەرجی سیاسی تاوەکو ئێستا کورد تەبیعی ئێمە پێویستیمان بە هاوپەیمانیتی و تێگەیشتنە نەکە لەگە یەکێتی لەگە لایەنەکانی تریش تەکید بەپێی ئەو بەرژەوەندیانەی هەم بەرژەوەندی سیاسی حزبی و هەم بەرژەوەندی بەڵام ئەو هەلومەرجەی باسیەکەی کاگعەلی ینی وای کرد کە شەڕی ناوخۆ دروست بێت یەکتر قبول نەکردن بوو کە وای کرد بگەنە شەڕی ناوخۆ ئێستش ینی لەو قەنەعەتایی کە هەلومەرجەکە ڕێبەوە ئەدا جارێکی تر شەڕی ناوخۆ بێتەوە ئەمە هەتەنا هۆکار نییە کۆمەڵک هۆکار هەن کۆمەڵک هۆکاری هەرێمایەتی هەن کۆمەڵک هۆکاری ناوەخۆی عێراق هەن پەیوەستن بە عێراق وە کۆمەڵک هۆکاریش هەن کە پەیوەستە بە ملەتی ئێمە لە شوێن لە پارچەکانی تر تایبەتمەندی ئێمە بە خوێندنەوەمان هەبی ئەگەر خوێندنەوەمان بۆ واقعی کۆمەلگای خۆنەوی بەپێ ئەو خوێندنەوەیمان بەڵە نەکەین ڕەنگە تووشی هەڵە و شتی نادروست ببی خاڵەکی تر کاک هۆگر باسی کرد لەسەر مەسەلەی سەرۆک یان سەرۆکی پەرلەمان جەنابی سەرۆک بارزانی وەکو سەرۆکی پارتی قسەی کرد بەڵام پۆستەکەی هەیە کاریانیەوە ناتوانێت پۆستەکە لە خۆی بکاتەوە ئەمە یاسایە خۆی شارەزایە لە بواری بەڵام ئەوەی تێبینی دەکرێت نابێت لە ماڵی گشتیانی لە دامەزراوەکانی حکومی و ناکرێت لە سەرۆکایەتی هەرێم بێت لە سەرۆکایەتی هەرێم تەسریح بدە بۆ پارتی اینجا کاک علی هەر من تێبینیم لەسەوە ئێستا ئێمە ڕستمان کردووە بەبێ ناوهێنان بەرپرسی حکومیە ئێستا کاندیدە لە ناو دایرەیەکی حکومی خەڵکی بۆ کۆکردن ئەوە دروست ئەو تێبینەیە کە ئەوە نابێت دەبێت مەسئولێکی گەورەی وڵاتی ئێمە بزانێت ئەو خاڵی یاسایە ئەوەی باست کردی مەبەستتی ئەوە بووی
پرسیارەکەتی ئەخیر تازە پرسیارەکەت کرد من چوومە پرسیاری تر وتم وەڵام بەرەوە سزی دەنگدان بڵێ ینی ئەوانی کە باس دەکرێت ئێمە سجلی بەڵێ سجلی دەنگدان ینی بۆچی ینی یەکێتیش و گۆڕانیش ئێستا باس لەواکەن کە پارتی هۆکاری سەرەکیە بۆ ئەوەی کە ئەوە وەکو خۆی مایەوە تەبیعی سەروەخان من ڕێزم بۆ هەر لایەنەکی سیاسی هەیە بۆ یەکێتی بۆ گۆڕان و بۆ هەر تاکەی کوردستانیش بۆ خۆی ئازادە چۆن بیرەکاتەوە بەڵام حقیقەتەکان بە شێوەی ترن بەڕێی من بەڕێی ئێمە تەبیعی ماوەیەک قسە لەسەر ئەوواکرا کە هەوڵ درراوە لە هەولێر و لە دهۆک هەویە بۆ خەڵکیی نفوس و جنسیە و چێشتا و شتانە باز دەکرا بۆ خەڵکی سووریا و خەڵکی ئێران و وەشتی وا باز دەکرا ماوەیەکی زۆر ئەو بۆ مردوەکان بەڵێ بازە ببوورە ئەمە ماوەیەکی زۆر قسە لەسەر ئەمە کرا تەبیعی بە دوچوون کرا تەبی ئەست و ئەساسی نەبوو هەتەنا قسە بوو بۆ ڕاگەیاندن و بۆ گومان خستنە سەر ئەنجا نەتیجەی هەڵبژاردنەکان لەوە لە سیمان کۆبوونەوەک بووە لە بینی بەڕێوەبەرایەتی پسوولەی خۆراکی سلێمانی بەڕێوەبەرایەتی پسوولەی خۆراکی هەولێر دهۆکیش ئەمە مەسلەیەکی فەنی بووە بە نووسراوێکی ڕسمی لە ڕێگای وزارەی تیجارەت داوایان کردووە کە کۆمیسیۆن خۆی بەو کارە هەستی ئێمە وەکو پارتی وەکو حزب ئیشی ئێمە نیە ئەمە ئیشی حکوومەتە ئیشی وزارەی تیجارەتە چمە لای کاکاردۆ سپاس کاکاردۆ ینی ئێوە لەلایەک گومانتان هەیە لە هەڵبژاردنەکان لەلایەکیش هێزی یەکەمە بن یاخود زۆرینی دەنگان بەدەستێنن یاخود لە 25 کورسیەکەی 2009 زیاتر بەدەستێنن ینی ئەمە چۆن هاوسەنگیەکی لەگەڵ ڕای ئەو بەڕێزێک کە لە ڕاپرسیەکە کردوتان ینی کۆکم کە باسی ئەوەی کرد هەڵمەتی هەڵبژاردن دابڕاونیە لە دۆخەکە کە ئێستا ئێمە تەماشای ڕای گشتی بکەین هەموو ئاراستەکان لە ژێر بەرنامە و ئیتیجاهی ئۆپۆزیسیۆندایە بە تایبەتی گۆڕان کە پێمان وایە ئەوە کاریگەریەکی هەیە ئێمە سەرڕای گومانەکانمان کە بەڵگە هەبوو لەسەر کەم و کورتەکان لە لستی تۆماری دەنگدەران لە مردووەکان لە دووبارە لە قبول نەکردی جنسی ڕێگەزنامەی عێراقی هەموو ئەوانەی کە دەبوونە بربەست لە بەردەم تەجویدکردن باوەڕمان بە هێزی مەیدانی جەماوەرەوە بە شەرعیەتی هەڵبژاردن هەیە بۆیە پێمان وایە سەرکەوتنی ئەو هێزەی کە خەڵکی لەگەرە مسۆگەرە ئەگەر دواوتت ینی بە بیسانیەک تەمەنا دەکەم هەمومان لە ئاستی ئەو قیەمە یا ئەو پێوەرە ئەخلاقی جوانە بین کە بەڕاستی کورسەکانی پەرلەمان پێگەی دەنجی ڕاستەقینەی خەڵک بنوەی چاوڵێکی تر نەدەین بەمەش ئەزمموی کوردستان دەچێت دەستخۆش زۆر سوپاسی ئامادەبوونتانەکەم ئەزیزان تا بەرنمەیەکی دیکە و گفتوگۆیەکی دی هەر شاد بن خواتان لەگەڵ